دەڵێن لە هوەر لەوانەیە مرۆڤ بتوانێت بە تاقی تەنیا لەسەر تەختی شانۆ ڕاوەستێت، بەڵام هەرگیز بە تەنیا ناگات. هەرچی ڕۆکێکی سەرکەوتن هاوڕێتیەکی قوڵی لە پشتە کاوڕێکان بێکەوە لە سەرەتا بەیەکەوە دەبن و تاسەر بەردەوام دەبن. میوانانی ئەو شەوم پێویستیان بە ناساندن نییە، ئەوەی کۆیان دەکاتەوە ناوبانگ نییە بەڵکو هاوڕێتیەکی جوانە. بەخێر بن مامۆستایان، مامۆستا کەریم گوڵانی، مامۆستا پەروین شازادە، مامۆستا مەربسکۆڵ، بەخێرهاتن. مامۆستا لە کۆتایی دەست پێ بکەین، هاوڕێتی لە کنەت و چ دەگەنی مامۆستا کەریم؟ هاوڕێی دڵسۆز، هاوڕێی بەوەفا لە برا لە باوک لە هەموو کەس دڵسۆزترە بۆ هاوڕێ. خۆشەویستترین کەس لای من هاوڕێیە بە مەرجێک، بەسفەت، بە ئەمەک، مەسڵحچی نەبێ لە پێناوی مەسڵحەت و ژیان و خۆیان هاوڕێتی بکە. ئەمە پیرۆستترین شتە لای من. دەستخۆش. پەروین خان تەسەوڕ دەکەی ئەو نەوع هاوڕێتیە مابی؟ لای من ماوە، چکە برادەری دڵسۆزم زۆرە من. یەک لەوانە کاکە کەریمە کە چەند ساڵە بەیەکەوەین، کاک نەشە دەولێری بووە، زۆر لەوانە. بەڵام هاوڕێتی ئێستا هاوڕێتی مەسلحەتە، هاوڕێتی نانونمەک نییە کە بڵێ نانونمەکم دەکا بەڵام لە دواییە غەیبەتم دەکا. ڕێزم هەیە هاوڕێتی ئێستا زۆر زۆر خەتەرە. کامەر بڵێن هاوڕێ ئێستا سینیە ببوورە، ینی مەقسەد ینی ستاستەر نییە ببوورە، ینی لە مستەلاحەکەی ڕاستە. بەڵام من وەک خۆمە کۆمەرە پسکۆل دیارە خەڵکی زۆر ئەمان ناسی و ئەوانە، بەڵام وەک هەڵبژاردننی هاوڕێ من لێرەوە ئێڵێم تەناسێک پیاوەک کاکەریم کە لەم چەند ساڵە ئەناسم و هاوڕێمە سیانی ئەوە بناسم نامێت کەس بناسم. جوانە چکە ئەوە مانای وەفا و ڕەفاقەت ئەبێت بە کەلیمەی معنا بیپارێزێ. هیچ وەکو مامۆستا کەریم کە لە هەشتاکانەوە هاوڕێی منە تا ئێستا نەعادوس بووە لێم و نە لێ عادوس بوو و هەمیشەش دڵم پێیەکرێتەوە بەڕاستی. یعنی ژمارەیان کەمە بەڵام پڕ لە وەفا و پڕ لە سۆز و دڵسۆزی. ئەم دانەیەکیان مقابلی 15-20 کەسە. لەوانەیە پەروین خانەمە ئێستا هەندێک شتێکەڵکەین، مەسەن هاوپیشە شەرت نییە هاوڕێبی وەنیە؟ یەک لە دایرەی هاوکار شەرت نییە. بەڵێ هاوڕێتی خۆی کە دەبیتە هاوڕێ مامۆستا تێکەڵبوونی عایلە و خێزانە لە ڕێگای ژیان پێکەوە دامێن پاکی ڕازگۆیی سیقە بە یەکتری. ئەمە هاوڕێتەوەوە. ئەگیناسە من وەکو خۆم پەروین شازادە لەوانەیە بڵێم 2000-3000 برادرمە بێ، بەڵام هەمووی هاوڕێی تەواو نییە. هاوڕێی پیشەی دەردی بەڕێزە دەڵێ هاوڕێی پیشەکەمە هاو شوێنە، هاوڕێ ئەو شوێنەیە مەرحەبایەکی بەسیتە ئەو گەڕەکە ئەوەندەیەگینا وانە خۆی هاوڕێی ڕاستەقینە کە سەرەکی بێت لای من مامۆستا زۆر تێکەڵ بوو بێتم وەکو کاکە کەریم بووە، کاک نەشە دەولێری بووە، کاک نەزمی بووە، ئەمانە زۆر تێکەڵ بووین، زۆر لە برادرانی تەلەڤیزیۆنم خاستەن بە خێزانەوە تێکەڵ بووین. ئەمە ڕازگە، بەڵام هاوڕێیەکی تەواوەتی کە پشتی بوو بێت لە تەنگانە و لە نەبوونی و هەبوونی لەگەڵی بوو بێ بە پەنجەکانی خۆمەزان بچێوکێنەی بژێرم. کاکەری معنای کە هاوڕێ هەڵدەبژێری مەسەن بنەمایەک تێ شەرتت هەیە نا بەخۆی دێتە ناو دڵت ئەو کەسە. قوربان وەڵاهی جا عەرەب 3-4 بەندی هەیە، بەندی پێشینان. یەک لەوانە ئیسا ئێمە ئەڵێن پەنجەی دەسووەک یەک نییەوە بەندی ئێمە نییە کولە سابعک موسوە. لداني تيشانا الله إذا صاحبك حلو لا تاكله كله غير هاورك وشين وهمي مخو ما يخو برشي بزبيلة التجربة أحسن برهان تحقيق النو باشين بلغيه جعل هاوريتي شا تحقيق النو باشين بلغيه عندك زار تحقيق نو باشين دقيه بلى هيا زورة من زورم بيكو تو خالو جا سليماني خمالي ودنگيان أو دقيان زور لياهم هەولێری خۆشباڵێ ئەو دەگەم زۆر پێکەتیە. خۆی هاوڕێ هەیە مامۆستا، هاوڕێ هەیە سەرمێزیە، هاوڕێ هەیە سەرسفرەیە، هەت بێ هاوڕێتە نەت بێ هاوڕێت نییە. هاوڕێ زۆر یعنی من ئێستا نیە دەستخۆشی لێ دەکەم بەرنامێکی زۆر جوان و فکرێکی زۆر پاکدانا بەڕێزت دەگمە نامنەوە بەریان بەرنامانە، چکە هاوڕێتی تێکەڵبوونی زۆرە. هاوڕێ هەیە دێتە ماڵەکەت بەڵام لە دوایە خەنجەر لە پشتە دەدا. هەیە نیوەی ڕێگە، هەوەی نیوەی ڕێگە ڕەحمە لە گۆڕی من هەیە و کا بە قوربانی 10,000 ئەو فعلا قسەی کاکەمان تەواوە. خاتم و کاکە عومەر و جەناوی شە قسەسانە فەرموو بمبورن لە لای من ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک
هەولێری خۆماڵی حەشاکی ئێوە سێمانژێ پەرژینێ قایم بێ من سەگم لە خۆم خۆشرەوێ لەبەرەوەی سەگ بەوەفایە بەوەفایە ئەم جارە لای ئێمە لە دینی ئیسلاماڵێن گڵاوە نازانم چۆنەوە کاکەری شتێک لۆ بجێرم هەر شتێک ئێستا هاستە مێشکم بڵێ ئەو چەند یارانی ئەشکەوت هەفت کەس بوون بەڵێ، بەڵێ. وانە سەگەکەیان بارتەقای هەمووی هەبوو کە بەجیانی نێ ڕەحمەتی خوالی حراستیانی جاوەکو ڕاز فەرمووی بەوەفایی سەگ مستحیلاتە شتی وا هەبێ هیچ جانەوەرێک تەنانەت لە مرۆڤی شا بە دەگمەن دەسەکەوێت زۆر دوو نەڕۆین ئەوروپا یەکەم ئەڵێ مناڵە دووەم سەگە احترام هەیە بۆ هەمولایە سێیەم ژنە چوارەم پیاوە وا بە تەدیجی دایان ناوە هەڵبەت حکمتێکی تایە ئەم ڕەب العالەمینە ئەم حیوانی ئاوا دروست کردووە ئەبێ حکمتێکی تیا بێ بۆیە لە ناو بەجارەیە چەند وڵاتە هەیە لە ئەوروپا ئەمە ڕێشک و بەرنامەکەی ئەوە هەموو دێتەوە سەر سیفەتە چی بەڵێ، دڵسۆزیە بەڵێ کە دڵسۆزیە وەکو تازە باستم کرد ئەو خەڵکام و پشتیان لێ کرد ئەو سەگە لەگەڵمەوە بەڵێ خات و پەروێن بەڵێ گیان. باسی هەندێک بیرەوەری خۆش بەڕێز دەم دەزانم ساڵی هەشتا لەگەر مامۆستا ئەوەی گۆرانی هەولێرمان چەند یادی بەخێر لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ خێزان و ماڵەکانیان مناڵەکانیان هەمویان من ساڵی هەشتا گۆرانی هەولێرم تەجیر کرد لەگەڵ خالی خۆش بوو کاکشەوکەت هەولێرمان چەندە جوانە مەڵبەندی دلێرە خلااو سەفین بەرامبەر بنۆبێکی کوردستان ئاواز و شعرەکەی مامۆستا مزەفەر بوو یادی بەخێر لەگەڵ دوای ئەوە گۆرانی شەقلاوەمانون شەقلاوە ڕازاوە سەیرانی بوو کوزاوە ئەوە ئاواز مامۆستا پەروین خان ئەوەی هەولێرمان چەندە جوانە دەتانی کۆپلەکی گسکەم لۆ بڵێ بەخۆم زۆر حەز مۆسیقایەکەمان فڕقەی بەغدا بۆی حەسب کردوین کە مۆسیقەکان فڕقەی مامۆستا نازم غەزالی هونەرمەند بوو یادی بکرێت ئەوانە زۆربیان کوێر نەبوون هەمووی کوێر بوو بەس مدەڕیبەکەیان ساغ بوو بەس بە قسە ئەیان زانی کە چیان پێدەڵێگی نەبیشارت نە زۆر بەهرەمەند هەولێرمان چەند جوانە مەڵبەندی دلێرانە هەولێرمان چەند جوانە مەڵبەندی دلێرانە قاڵا و سەفین بەرامبەر تیرێرێرێن نۆبووکی کوردستانە قاڵا و سەفین بەرامبەر تیرێرێرێن نۆبووکی کوردستانە جوندیانی سەحراوی هەڵگوردی وەک مرواری جوندیانی سەحراوی هەڵگوردی وەک مرواری نێرگەزوانە و شەی جوانی تێرەرەرەن قاسپەی کەوی کوێستانی نێرگەزوانە و شەی جوانی لەرەرەرەن قاسپەی کەوی کوێستانی تەوان ساڵی هەشتا من ئەو گۆرانیم تەجیر کردو دەستخۆش زۆر دەنگ و سەدایەکی زۆر هەبوو لە بیرش لە یادە کامەر بیرەوەری و بەسەرهاتی خۆشت لەکنا بەڵێ قوربانەرەوەڵە ئەم دەزانام لۆی ناوت عمەرە بچکۆڵە چکە 6 کەس عمەر بووینە یەک درێژ بوو یەکێ خڕبوو یەکێ لێوی کەل باش بچکۆڵەکەی بەرکەوتوەش باش من مامۆیان و عمەرە پشکۆلەکە دوای بوو عمەرە پشکۆل وڵی مامۆسا دیارە هەر بیرەوەری و یادگاری زۆر خۆشمان هەیە و ناخۆشمانێ بەس دانێ لەگە ماوەسا کەریم ئاجێڕمەوە وەختی خۆی کاکەریم جا نەڵم کەیسە خۆی دانیشتوانە زۆربەی کات کە مەجالم هەبوو بەیان پێوتم تەلەفۆنی بۆ کردم عمەر لە فڵان شوێنە بەرنامە هەیە حەزەکەم بێ کە ڕێگان تەلەفۆنی کرد ئەوە خۆشی لە چاوپێکەوتنێکا باسی کرد وتی عمەر حەزەکەم بیت تەلەڤیزیۆنێک دانراوە لە سلێمانی زوو تلفزيون كردستان تي في بو كردستان تي في بو والله رازقك ماما عبد الوهاب علي يادي بخير لا بناي دبوكبو لا بناي دبوكبو وتي بيم خوشا غوراني لي توماركين وتم ماما سايلي شلون وتي كاك فرش وشتو انا وبابشين هرشتي كردواريه لي دانراو مش براسي خۆم حەزم لەشتانێ وتم زۆر باشە کە خۆمان کرد بە ناو ئستۆدیۆکەیە قوڵینەیەکی زۆر گەورە هەڵواسرا بوو ئەمەی کۆنەکان ئەوە واسرا بوو ئەوە سوتفە ناو خەڵکەوتە کامەر تۆ بچێ وتمەڵا من ناچم ماوسەکەری مەساوتی بۆ وتمەڵای ئەو قوڵینەکە بەسەر ماوتیان کوڕە با بەچەنێکە بۆ دیوارەوە هەڵواسراوان وتم باش بڕواکە کاتی ڕێکۆردیش بۆ ئەو خۆی هەراوادانش ڕێک قوڵینەکە بەسەرمان ڕێکەوت ڕێک لە ژێریا بوو ڕێک لە ژێریا نەخشت کرد
بقرآن خۆی يعني نەخشەکەی خۆی کردەوە. وتی وتمكي بسر ما والله رازقك كو بس الركوت نايو عمر ديارنا ما هر من ديارنا ما لا كاتيان كردو دي سانتو ماريان كردو يعني أولا قام فكريم یادگارێکی خۆشە. کاکەریم بەڕێزش یادگارێکی خۆشمان بۆ بجێ. قوربان والله بەڵێ ئەو کاتە ئیشاءالله پشتیوان بەو خۆ پێغەمبەرە نایبینینەوە جارێکی تر ئێمە شەڕی براکوژی ئینشاءالله. جا من خاڵە کامەران نەک بڵێم ئەبم بە قوربانی گەنجی کچ و کوڕی هەر چوار پارچەی کوردستان و تەنانەت جالیەی کوردیش لەم وەختی ڕۆژاوا معدل جاری وا هەبوو ئێوارەی چوار پێنج جارە گریان کە چاوم پێکەوت ئەو هەموو خەڵکە کورد کوڕ ژن پیر مناڵ گەنج لاو هەر هەمووی لەژێر یەک ئاڵایە یەک ڕەنگ یەک دەنگ یەک بۆن یەک سەدا یەک هەست ئیتر نییە هەر لە خۆتەوە نەشئەی ینی گریانی خۆشی بوو جا مناڵەکانی گوڵەخانم لێرەوە چاوی ماچەکەم گریرۆک دەستی پێ کردەوە یەکسەر وای پێوت جا قەزم لە چییە ساڵی 95 ئیشەڵڵا شەڕی براکوژی ناوینەوەی لە سێمەری و هاتنە پیرمام منیش هزار ڕەحمەت لێوێ کاک سامی عەبدوڕەحمان مابوو چوومە خزمەتی وەرەقەیەکی یامێوتی بڕۆ بۆ تەلەڤیزیۆنی گوڵان کاک سەرۆقادر مدیر بوو بەڕێوە بەر بوو وەڵا کە چووم من خوشکەپەرویم ناناسی بەڕاستی لە دەرەوە لە هۆڵی فندق میدیا بوو وابزانم ناو ساڵەکە ئەمڕاوە بۆ منیش چوومە ژوورە و سلام علیکم علیکم السلام خات پەروینش لەسەر لە دەرەوە ڕاوەسا بوو جگەرەیەکی بەدەمەوە بۆ ئەی خوارد تێرە کوڕەکە بەڵێ قورباوتی ئاوەرە وتیەوە تۆ نیک ئەو کوڕە نیکاڵی گوڵە بە گوڵی لێەوە بم وتم بەرە وەڵاوتی یانی تۆ کەریم بوڵانیت وتی ئای منێ بمرەوە چیەکەی لە سێمانیەوە دیاوتم هاتم بێ تیای لەکوێژیت وتم وەڵا لەو گازینۆیان ناژین ئەمەنەی ساردا مانگی ناناسی کاکەریمە گازینۆکانە شەوتر ماڵیانەوە بێ ساحب گازینەکان قەپات ناکرد چکم زۆر بوو بێحەد بوو ناو مەسیف ئەگەر بێت و مەکتەب سیاسینەوە هەمووی هەرەمرد لە برسا ماڵیان ئەوە بخوام گا بە قوربانیان هەموو ڕۆژێ و خەڵکیان تێرەکریان وەرە کاکەیژنەوێ برنج و مەرەکە بخۆن هەر باش بوو وتم وەڵا شەی وا هەیە چکم سەرمایە هیچمان پێ نەبوو بین بە خۆمانە تێگەی ما احترامن بەگوڵ بێ لە ڕووی جەنابتانە پێڵاوەکانمان داکەن و مان کرد بە بالی بیان بە سەرینێک هیوا هەوەی و لە سەرمانە بەدەم پرخە و لەرزینەوە ئەبم بە قوربانی خاتوو پەریونەتی ئەوە بەڕاستە یەیتە لای من وتم نە بە قوربان وتی بەخوایەیتە لای من خانوێکی گرتبوو لەسەر ڕێگەی مەسیب ئەبم بە قوربانی سێ چوار مانگ لە خزمەتیان بەڕاستی من شاناسی پێوەکەم کە نعلی بۆ دابنێم یانی ئەمەە خزمەتی منی کرد ئەو فەتە زەمەنیە ئیتر شەوێک وەک یادگاریەکەی جێرمەوە وتی یارێ تۆ کەریم گوڵانی کاکە لەقەبێکم بۆ دانێ وتم شازادە وتیم پەروین وتی ئاوتم من لەقەبێکی بۆ دانێم بەڵام ئەبێ بیپارێزی بەڕۆح وتی کەلام شەرە بیپارێزم ئیتر وتم تۆ لە مۆلا پەروین شازادەی کاکەریم چ بوو گوتێت و چ گۆرانێکی دەڵێم شاب گۆرانی وتی ئاوەرە کوڕەکە تۆ ئەو کوڕە نیکاڵی گوڵە بە گوڵی لێوە بم ئەزەلۆ هەر نایلێنەوە هەردووکتان لێرەنە وەزعی خۆش و لە جێکی باز لە خزمەتتان ئای ئەریەگەر نەمردم ئاگوڵە ماموو بمێنم من ئەگەر نەمردم بەخوا ماموو بمێنم خۆ زەکاتی ماچان ئاگوڵە لە تۆ دەستێنم من زەکاتی ماچان گوڵێ لە تۆ دەستێنم گوڵە بە گوڵی لێوە دەبم بە کەمەرەی زیوە دەبم گوڵە بە گوڵی لێوە دەبم بە پاوانەی زیوە دەبم ماخوا ئەوم لەگەڵ کە بە باوکی وا ئەوەم لەگەڵ گوڵە هەتو دەبێت لێ بەدایکی زۆرمان بەیەکەوتوە خەڵکە ئەدیکو پەروین خان بەسەرهاتە چ خۆشم لۆ بجێڕەوە وڵی مامۆستا بەسەرهات ناخۆشەکان زۆرە من دەزانم ئەوە دەزانم خۆشەکانیش بڵێم چی وەڵی نازانم مەسەن ئاهەنگەکتان کردبی حەفلەیەک بی ئەگلەنجەک بی شتێک ڕوویدابی مەسەلەن تەبعەن وازانم ساڵی 1970 بوو 89 بوو تڕێلەیەکیان بۆ دانابووین عیبنە پشتی تڕێلێ بەتاڵە لە حی عەسکەری حەفلەیەکم کرد طبعا زۆر قەڵەباڵغ بۆ یەکەم ینی ئافرەت زۆر کەم بوو لە هەولێر وەکو هونەرمەند لەبەرێ ئەو زەمانە ئافرەتی هەولێر ڕێزمەیە پێچان دەدا بەدەم و چاویانە وڵات چوومە سەر مەسرح کێ لەوێ بوو ئەو کاتە ڕێز و حرمەتم هەیە کاک نیزام شکوور بوو بورهان خۆشناوی گۆرانی بێژ بوو ئانام و گۆرانیمان دەگۆم لە حەفلەکانە
وڵات چوومە سەر ئەو پشتی لۆریەکە دەستم کرد بە گۆرانی یەک کابرا هەڵی سایەوتی کاسێتێک پێشکەش بێ بە پەریون خان ئەمشتماخۆ کاسێتە دەبێت چی بێ لەوانێش کارتۆنێ پڕ بێ لە شت تەماشاکەم کاسێتێکی بۆ ناردوم بە بۆشی هەتا دەنجی لەسەر وەڵام میش بەوە کەوتم بە مایکەکەوتمەوە چیە برا گۆرانی تێدایە وتی ناوەڵە بۆشە یەک دوو گۆرانی بۆ تەجل کە بەم بنێرە من ئستودیۆمدانەوە کامەتی ناردێ بەرەك تەڕی من لە قەبری مردێت تو مەڵا برا ئەو یادگاریانە من زۆری خۆش هی ناخۆشمان یەکجار زۆرە نای ناخۆش واز دەزانم اینا کاوەمە بینەوە لای بەڕێزت قوربان لە خزمەتە قسەی خۆش ناسە من لە خزمەتە لەگەڵ مامۆستا کەریمە حەفلەیەکمان هەبووە دەربەنی خان ئەلبەتە کاک کەریم و جەزای ساز و عەلیارە و زۆر بووین وەڵایی زۆر ناوەکانم بیر نەماوە داوای لێبر نەکەم وتیان علادینێکی لێ بوو مامۆستا و کاتە ئەم جیا تەقەنیا دووە نەبوو ئەلکترۆنی بێوانە کاک عومەر قسەیشە فەرمووی عازف زەرب بوو لەگەڵ ئێمە زەڕم عەسفا کرد وتیان عومەر ئیتر هەنێکیش ئەوە نییە سورعەت و تەڕدەسی و شت فێر ببووم وتیان تۆ نای تۆزەی ساحەت وەرگریوانە وتم ناوەڵا ئیترکە جەزای ساز عەریف حەفلە بوو وتی بەڕێزان ساژیە و کا عومەر و هەنێ سەحر بەفریش بوو وڵاتە منیش علادینەکە ئەوە بوو زەڕبەکەم پێگەرمە کرد ئەو کاتە ڕیش و شتیشم هەبوو ئەوە نەبووم تڕیشم هەبووانە وتیان سەحرەکانت تەواو کرد تۆ علادینەکە بکوژێنەوە وەرە خوارەوە تم باش تمنیشان ئەوە فویەکەم پیا کرد ئاگرەکە چۆ ناوە لە پڕتی منزانێ هەڵمە نەمزانی کە گڕی گرتووە ڕیشم میشڵ سامە سەر پیاوان کوتیان ئەوە سەحرە من ئەماو کە ڕۆسوودان وەڵای هەموو دەمو چاوم سوتا دوایە کاکەریم یەقوت و گریسیە نابۆی لێم تم بوو کاکەریم وتی کاکە بەفرە و سەرمایە ئەتەقێ تم نەبابە وتی وڵا گریس و شتیانە دەمو درایم شەفت نییە قوربان گریس بەخوا گریسی لێ ئەوە خۆی وەساوە گریزی سارە بەخوا بۆ سوتایی زۆر مهمە خاڵە کامەران بۆ سوتایی زۆر مهمە گریس ڤازەلین قەینا گریس بۆ قوربان بەخوا زەنی قوربان بە حکمی نەوتەکەی قسەشە فەرموون دەکاتە طەبەقەک لەوانەیە ئیکا طەبەقەیەم جا بەنجیشە لەگەڵیا ئازارەکەیشی نامێنێ بەس ڕەش نییە گریس ناو لە دوایی شوێنەکەشی ڕژ تازە بوو گریس لەسەر خۆت بەکار تێنەوە زۆر جار گوتم نەگوت کردی وڵا قوربان ئەوە کامەرەوە نمونە قوربانەوە ئەو تا خۆم بەنمونە عیبار نەبوو وڵا کاکە گریسەکەی لێەوە ئەوانەوتر ڕۆشتینەوە سیارێکمان گرت کابراشی ترەوەی کوتی کاکە وتمە چیەکی خاڵە وتی وڵاو 5-6 دۆسێ ستۆپەکەی کە ئاوایە وتی کاکە بەرەو خوارکە بوو ئاوەکەی دوکانەوە زان ئین ئاوەکەی دەرمەنی خات وتم کاکە قڵب نبینەوە وتی بۆتم بەزاتی خوا بەس قڵب بینەوە ئەو کەریم گوڵانەی لە بنا ئاوکاڵە گوڵە بەگوڵ بڕۆ کاکەەوە بووە ئەوێ کابراوتی بۆنی سوتاوێت ئەوێ بۆن مەهاوت قژتاخە زۆر ڕیشوشتم بۆنی ها بریش گەڵێ کوڕوزێنی عینی سەروپێ چۆن هەڵە کوروزێنی تێو بۆنە چیەوانە و چەند نەفرن کاکەوتم کاکە لێ خڕۆ 6 نەفر و فڕۆجاوی من بووم بە فڕۆجاوە کاکەریم لەگەڵا گەڕوانی بەڵێوانی ئەوە لەگەڵ من نەکاکەریم بەسەر ماتووە کاکەریم قسە خۆشەکانی تو نابڕێ قوربان چاودان ماجەکەم شتێکی خۆشمان بۆ قوربانە بم وەڵاهی خۆ شت زۆرە لەخوا بەزیابێ هونەرمەند لەخوا و پێغەمبەر بەزیابێ تەبایە ئەمجا کۆڕ و کۆمەڵیشمان جەم بووە هەموو وەخت جاری وایە سوتفە شتێکی خۆش هاتۆتە ئارەوە جاری وایە شتی ناخۆش هاتۆتە ئاراوە بەس من لێرەیە کە ئێسێ شەر کەسەرە لە دڵما باسی ناخۆشیەکیانە بۆ جەناب دەگەم کاک سەرکەوت هەولێری عازف پورزایەکی هاتبۆ لە ئەوروپا کچێکی خواست بۆ ڕانێیی ئێمەش حەدیقەی سەردەم هەیە لە حای عەسکەری لەوێ حەفلەکەیان بۆ کرد زۆر سەیر بوو مامۆستا میدیا حسێنیشمان یادی بەخێرەویشمان لەگەڵا بوو وەڵا ئێمەش هۆڵێکی تیا بوو سەرەوتیان کاکە ئێوە بڕۆن جارێکە لەسەرەوە دانیشن چین دانیشن و هەر لە خۆ منیش وتم ئەرێ باشە وەڵی ئەو ژنە زۆر هەڵە سوڕێ سەرکەوتی ژووتی وەڵاوە دایکی بووکەکەیە دایکی بووکەکەی وتم دیاڵ دەکەفی خۆیەتی خوایە کەم مرد هەر لە خۆمەوە لا ئیرادی خوایە کردە مرد خواگە دەرە سوبحان الله زۆر زۆر بەلامەوە ناخۆش بوو بەخوا فڕێک لە خۆشی کچەکەی شایەکەی کرد و کەو بە عەرزا خسیان سەر کورسیەک بە گەورەی خوا ئیسعاف فریای نەکەوت ڕۆحی دەچوو ئەمە نەم پێ ناخۆش بوو خەریب و شێ دەبوو کەسی سەرکەوت دەی وەڵاجم شکاتی لێگەڵم تۆ دوعا دەکەی سبحان الله ئەمە نەم نەخۆشی دڵی هەبوو ماندوو بووە ئیتر یەکسەر سبحان الله تووشی سەختە قەلبی بوو جەڵدەی دڵ دەی یا یەکسەر دڵی وەستا کوشتی ئەو حەفلەی لێ تێگاین
هزار ڕەحمەتی لێبێ دایکی بووکەکەیش بوو مشکلەکە لەوەیە وڵا زۆر خۆشەکە ناخۆشە ئارە وەڵڵا. مامۆستاکە زۆرم بێجا ئایا ئەنشیان وچی سەرکەوژی بەخوا من خاڵە کەریمەچم شکاتی لێکە مەڵێ وەڵاوە دوعای لێکردو کە هونەرمەندێک ئەمرێ زۆر کەسەرە لە دڵی ئێمە وەکو هونەرمەند ئەزانی بۆ لە بەروی ئەو جێگای هونەرمەندە قەت پڕناوێتەوە زۆر متەئسیرین بۆ یعنی من ئێستا لێرە و ڕێزی خۆشەویستیمە هونەرمەند کاک فاخر نەخۆشە ئیشەڵڵا چاکیژە بێت زۆر پێی متەئسیرم زۆر لەبەرەوەی جێی هونەرمەندەکانمان هەمووی دیارەکە ئەڕوات لە یاد ناکرێن بەڕاستی لەگەر بەڕێست حەسکۆ کاک حەسکۆ یادی بەخێر پیاوێکی هەتا بڵێ باش و هەژار هەر بە هەژاریش سەرینە یادگاریم زۆرە لەگەڵ کاکە حەسکۆ حیفە مەخ هیچ ناڵێ لەگەڵ کاری سر ڕۆڵەکەت بینیە هەستت کردە زۆر نێزیک بۆ لە تو چەند ساڵ مەسەڵەن نمایشت کردی بەخوای نازام تاریخەکەی چەند بوو ئەو کاتێ لە دهۆک مەسرحێکمان کرا ئاوارە بووین ساڵی چەند بوو وازام چوینە دهۆک بدایەتی 95 ئەو ڕۆڵی کە لەوێ دەورم دی ڕۆڵی خۆم بوو چێ نووسی بووەگە لە بیردوی چێ بوو واللهی نایەتەوە یادم من وابزانم مدیر تەلەڤیزیۆن نووسی بڵان نازانم وڵی لە خەیاڵەکەم بە تەواوی نایە ئەو ڕۆڵی خۆم بوو بینیم مامەسا جاسمۆندیشمان لەگەڵا بوو کاک حامکۆ بوو زۆر لە هونەرمەندانی تێدا بوو یعنی چوومە ئەو قاڵبەی خۆمەوە زانیم کە منم لەبەروی لەوێ لایلایەک ئەڵێم هەمووی گریان کاتی تەقینەوەکەی ئەوە بوو وازانم چەند کەس مرد نانا ئەوەی کە تۆ زاخۆی زاخۆ ڕەحمەت لە قەبر زۆر تاسیری تێکە ئاخر لەسەر ئەوێ بوو خۆی مەسرحێک ئەشانەکە لەسەر ئەو تەقینەوەی بوو شتێکی زۆر سەیر پەروین خان کاکەریم چ شتێکی خەڵک نازانی سفەتەکی جوان کە مەسەلەن باس نەکرایە یعنی کە کەس نەزانێت یعنی سفەتەکی جوانە کە مەسەلەن ئەگەر لە نزیکەوە هەتا نەیبینن نازانن قسە ئەکرێ حرمەت هەیە بۆ بینەرانی بوویەوە جنێویش ئەدرێ بەس ئەگەر دانیشتی لەگەڵی دڵی داوای لێبوردنەکەم قسە خۆشەکانی بڕوات لە پیاوەتی لە چاکەی لە سپڵەی کە هەیەی یعنی من تەلەڤیزیۆنی ئێوە بڵم ئەف و خات ینی بڕوان پێ بکە ئەمە پیا هەڵدان و بەڵام تۆ کە گەیشتە مۆزوعی هاوڕێتێ بێ ڕاستی بڵیت ئەبێ ڕاستیەکە بوترێ کا کەریم نازانم من بۆ حکمەی 37 ساڵی ڕێک بۆ 38 ساڵە هاوڕێمە کاتێک کە تۆ زۆر تەنگانەتە ئەوە بێ بە پاڵپشتەوێ بە برات ئەمە یەک دوو ئەوەی کە من چەند ساڵی ناسم ئەوەی بەلایەوە گرنگ نەبێ مادێ یعنی ئەم سفەتە زۆر مویمە مامۆستا لەسەر ئەوە زۆر قسە بە من و بە کاکەریمەوە دیعامان زۆر بووەکە بەس من قەت گوێ نادەم من فترات شتێکیان دروست کرده بوو باشمان کردو بەیەکە بەژیری دەستکرد وەڵا کچەکەم تەلەفۆنی وەیتبی خاڵە کەریم فریاکەوە چی حای ئێوان بردو تو دایکمیان چی لێ کردووە وتم نەکەی کاکە کەریم لێگەرە کورە با بڵێن دایکی تۆ خوشی گەورەی منە من لێگەڕێ شازادە دیارە من چمە کاکە من ناترسێم لە خۆ کاک عومەر کاک عومەر بەشتێک دەتوانین تەقلیدیکەی وەکو گۆرانی هەر شتە قسە قەینە نەبەخوا ڕوویت لەو لایکە کاکەواتێکی زۆر هینمان هەیە بێکەوە وەکو تەقلید کاکەری وەچی گۆرانی دەڵێ شتە چ چۆن گۆرانی دەڵێ وەڵاوە گۆرانی تەقلیدێکی سەوتیم لۆ بەخۆی واز لێ ناینم ئەوکو بەرنامەکە بەرەو کۆتایی دەچێت والله آخر بۆ تەقلید باش نیم بەجددی بەس یانی توانم هەر ئەو گوڵە بە تازە کرد لەناو ئاوێ بڵقەبڵقی لە ڕۆژە فەرمی خەریب بێ بە شەرمان بڵێ من گۆرانیەکەم وتە بوو مەگەری هەی بە چاوانت دەگەڕەبی نەمێرێ کەس لە باوانت تەماشاکەم کاک عومەر هەسا هەورێ هەورە ماوەرەوەرەکەەوە تو بچی والۆ گۆرانی کردوینە گۆرانی بەخۆ من بیر نایە گۆرانی وتو ئەمیش مەگری پێگەی وتمەڵی ماوەسا بێ لێکەوە نزیک دەست کاکەریم دوا وشە دوا کاتی ساتی بەرنامەکەیە بە یەک وشە وەسفی ئەو دوو برادەرە جوانەی بکە بە یەک دوو وشە من ئەم دوو برادەرم ئەمە ئازیز و گەورە و خۆشەویستن لە لای لەبەرەوەی وەک نمەک گەورەترین شتە
لە بینی هاوڕێتی لە بینی خێزان لە بینی برایەتی لە بینی خوشک و برایەتی لە بینی دایک و باوکو و فرزەنیش ئەگەر بێ حسابێک تۆ دەمێناوە بە مەمچی ئەو دایکە نازارەوە شیرەکەی خواردوی بێ خەڵوەگەی پیری ئەکبرام ڕۆ ئەبێت شتیوە تۆ نمەکە کردووە نمەک ئەمانە بێزگەلەوانەیش ئەمانە ئازیز و تاج سەری منن من خۆم بە خزمەتکار و بچووکی هەموو خەڵکدانێم هەچ کەسێک بە منی وتبێ مەرحەبا من پێڵاوەکانی خصۆسە تەپڵی سرم بە زەمانە وەسفیان ناکرێت لەبەرەوەی دوو هاوڕێ ئازیز و شیرین و خۆشەویستی منن و لێرەشەوە حەزەکە مەگە قەوسێکی بچکۆ لە بە خزمەتکاری خۆت من خاتو پەروین شازادە زانێت 11/96 هاتوومەتە هەولێر تاوەکو ئێستا نەبرا نەخاڵ نەمام نەخاڵۆزا نەپورزا یەک خوشکەزام هەبوو هەولێری خۆماڵی خوارزە ئەمی سەربەس گوڵانی ئەویش لە شەڕی داعشا شەهید و هەزار ڕەحمەتی لێبێ لەگەڵ شەهیدانی کوردستان کەسم نەمایتر ئەبم بە قوربانی پێڵاوی مناڵی هەولێر کە من 30 ساڵە لەم وڵاتەیەم و بێتاقەت نەبوو ئەمە زۆر ئەمە کەواتە هەمووی هاوڕێ و دۆست و خزم و قەوم و پشتیوان و کەسکاری کرد دەستت خۆش بی دەڵێن کاتی هەر کارێکی جوان دەکەی خەڵکانێک بۆ چەند ساتێک بە هەردوو دەست چەپڵەت بۆ لێت دەن بەڵام هاوڕێی ڕاستەقینە دەستت دەگرێ و تای بەجێت نایڵێ تەندروست بن.